دەزان بەزێن دەتوانستەوەی لایڤە لایڤە بەخۆم باشە خۆ وبركاته مصطفى يعني كله السلام عليكم. بندر باش بخير بن السلام عليكم.
روسيا جمعتي شيء أنا بدي برای اولا آنش دنیا خوشه آنه والله برشا راسته راسته
دو فنافيا عمل تهديد شيرزاد محمد
لاعب دقيق دو والشرط يجي زار هي فريق بدر عيب استدبر كاميرا بالضبط والله راسي
ولا سلامك
حما هرگی فرش اکی كل حما موصل يا حما حما دعوك دانا 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 حما جان دانا لبيدي ياري كمان دكتور حرام وقتها دكتور
حكي دانا زادي خلينا كارت بري والله او لا كارت يكن بنات اين اولي دافعوا بس كارت يكن لا لي خليك زي كلهم اللي بلاش والله في انا بلاش ده بس حقي سدي ليه بس في اخوانه بلاش جار مهدي جنزو لا كل يا جنزو Genzo! Kako!
أو فريقان أدرس كم ليه بوشي أو فريقان بدي باهي كان مريم ما جل وسط سيرنا لقطة كو جماعة لقطة هم لسه تاني هم مش لقطة حالة أنا شايف بالضبط وانتر ملامي والله ملعب يوم بدأ نتقبل الفنانين الساعسين نازم جرب الفاصل في نعم والله لا والله زور زور
وقتی سیاه کوی نبود. آها. اخوای. شوسی دوم. كاكا ماتشو دو وين يونسي بس برودو امي لما لعبي هندريانيا تش بانك كوردستان 5 دقيقة قليل يعني 6 دقيقة في الشيء لك نيلو باشا داي باشا فاقد اسف رقم يتفيد ده ما يستفيد ده ايوي ده على بنص 0.50 50 دو صوت یک 52 در سلام دفاع
Agenzio. Alo. Alo. Aleyküm selam. بس نمی‌دونم. دوای چی که متعال بود بزنه به که چی می‌کنه که بزنه اکنون دریم بی بزنه اکنون دریم بزنه به که چی که متعال بود. باشه. زي خوي بقول خيري هنا ووري ها بس لو دوم زين كان ما بو عمر صدام
بالي راحت السلام عليكم كاكشن كاكشن بحكي وي وأرسل عليك كلنا موضوع هؤلاء مثل هو صورة شمال دواري بالطهارة كشن أقوى بخشين هذا الحاصل السعر ماله وبلان كان دواري فرانا هذول صورنا دوبابا أزاي دواري بلان بحكي هذا كمان زحمة وبس يعني بالشوق عند التمدد رافض الهوابط شوالي كان عمان أجوز البورسين جوالي حدث اشتراري باوا وشيروانه بيقول ثلاثة ماتوا وجيكا السوداء عمان بيقول ثلاثة ماتوا بزانتان رجعوا الرزان واشتكم بيدا كان رافض لازم تستاني لو مكان كده تستاني لو جمال دلاتينيا بس يكسراتي إيرا الإنسان كيف تشبه هذا فيك
Derivaze democracia.
طاعة هو يسلطة والله نازانم لاعب لكوردستان لاعب أنا شايف شو سايد فتلين لولا زوان كبيرة زور لفوقه
Abi, abi bir de ne? Hemen daha تعادل وانا بين هيك براتي اشقالي شي وجدت تدوم يجمرقة لمصلحة مينيا شش قالي يا دولا يجمرقة بس بدنا
سەرتا بە ناوی خوا ئەمڕۆ گێم یەکەم زۆر باش بووین ئەی بەڕاستی گێم یەکەم باش بووین هەرچەند ئەوانش دوو لابیان تەرد بوو بەڵام گێمی دووەم زۆر خراپ بووین ینی فرسەمانیش نەهات بڵێم نازانم فرسەیەکی زۆر شەوتی یەکەم ئەڕوات 1 2 3 4 گۆڵ ناکەین تر تۆی پێش وایە جاروا هەیە مۆفەق نابی لە گۆڵکردنە ئینشەڵا هەوڵ دەدەین ئەو یاریانە ماوە ئەنجامی باشتر دەست وەڵای ینی گۆڵ نەئەکرا هەمووی هەڵپەی گۆڵێ کرد ینی ئێمە گۆڵێکمان بوو لەبانەوەش یاریزان جا ئەسای بەرزەوێت تۆڕە ئەبێ بە لە یەکتری کەم تەرخەمیەوە وەڵای ئەمە بوو لە ساحەیە هاژ و هاوارێ زۆر ئەکرا ینی گێمی دووەم ئێمە وتمان بەڵام ئێمە خۆ گۆڵمان نەخواردووە ئێمە دوو گۆڵێکمان هەیە دو یاریزانی پێشمەرگەش تەرد کراوە ینی شکاوە سەرمان ڕاستی ینی باجەکەیماندا وەڵای ڕاهێنەر چی بگە ڕاهێنەر ینی فەقیرە هەر ئەوە بوو پلانی شەوتی دووەم هەرەوە بوو هات یاریکەن با گۆڵ نەخۆین گۆڵتر بکەین ینی ئەو چی بکە فەقیرە ینی دەستی خۆش بێ ئەوەی ئەوتی جێبەجێمان کرد شەوتیەکە بەڵام شەوتی دووەم جێبەجێمان نەکرد وەڵای ئیشەڵا جارم هەیەی ئیشەڵا هەوڵە دەین بتوانین بۆ یەکەم جار و کاسە بەدەست بێنین ئیشەڵا والله نەبیتەوە پێشترش ئیشمان سەو حالتان کردو زۆر جار لە محاضرات بە یارزانمان گوتیا حالەتی تەڕەت ئەوەندەی حالەی نفسی تاثیر لە فەریق دەکا ئەوەندە حالەی عەدەدی تاثیر ناکە خۆش دەزانی ینی تقریبا دەتوانم بڵم دقەیە یەکەم و لاعبێکمان تەڕەت کرا دقەی 25 بنازم بزەبت چەند بوو ئەو لاعبی دووەمش گۆڵیشمان خوارد بە ئەو حالتە زۆر ینی قورسە تۆ دوو لاعب دەرکرابیت و گۆڵشت خواردبی لە محاضرە حتما ئیشمان لەسەر دوو حاڵێکە یەکی نفسی کە بە یارزانماوت هیچمان لە دەست نییە لە غەیری گۆڵ تەعادلکردن ئەو جە بۆ گۆڵی دووەم لە ڕووی تەکتیکیشەوە وتمان ئێمە 4 3 یاریەکەین وتمان دوو مەهاجمەکە وا بزانن دەرکرانە لە حالەی دیفاعی ئێمە وا بزانن کە ئەمە ئەو مهاجمانە ناگەڕێنەوە لە حالەی هجومی مەساکەکانمان شوێنی وان پڕ دەکەنەوە بالفعل توانیشمان ئەو شوێنانیان پڕکەن و بە ئینتلاقاتی سیاکۆ و زایدن لەگە گۆران دەکرا سەر ئەوەی کە گۆڵی تعادلمان کردمان دەمانتوانی بش بینەوە یعنی لە زۆر حاڵەت خاستن لە کۆنتراکت لە هەجمات مرتەدا دەمانتوانی گۆڵی دووەم بکەین بەس من لێرەوە سەر ئەوەی کە زروفی یاریەکەوەی کەرێمە بە تعادل بینە دەرێ بەڵام من دەستخۆشی یارزانەکان دەکەم چی لە تواناندا بوو ئەوە نمونەیەکی جوان بوو بۆ من و بۆ هەموو خەڵکێکە فەریق ئەگەر مەهمەکان دوو لاعبی سێ لاعبی مستحیل نییە لە تۆپی پێ دەتوانم بڵێم ئەمڕۆ مستحیلمان کرد دەشکرا بش بینەوە بەڵام لە ئەدای لاعبەکان ڕازیم وڵی من زۆر جاو قسەم کردووە یعنی تشخیصکردنی حالەتەکانی حەکەم ئیشی من نیە بەڕاستی من لێرە دەستخۆشی لە حەکەم دەکەم دەتوانم بڵێم یعنی وەکو خۆم شخصیەن حالەتەکان تەواو بوون هەرچەندە دەکرا لێ حالەتی دووەم مڕوونەی تێدا هەبیت ڕاستە تۆپەکە مشترک بۆ ڕاستە بە توندی هات بەڵام دەکرا لە حالەتی دووەم مڕوونەتێکی تێدا بێت بەڵام لە ڕووی قانونیەوە ئەوەی من تێبگەم دەکرێت حەکەم حالەتەکان تەواو بیت هەرچەندە حەکەم لەو دوو تەڕدە زەختی زۆر کەتە سەر بەڵام من داوا لێبوردنی لێ دەکەم و ئینشەڵا دەبینە قودوەک بۆ هەمووی ڕاضیەکان کام حاڵتانە دووبارە نابیتەوە.